بازرگانیکردن بە قژ ڕێگەیەکی دیکەی نوێ بۆ دابینکردنی بژێوی ژیان. کوڕە 7 ساڵەکەم لە خوێندنگا گەڕایەوە و لە برسان دەگریا. داوای خواردنی دەکرد. هیچمان نەبوو پێی بدەم. بریما سیلڤای 31 ساڵ لە کەرتی سالمی وڵاتی هیندستان دەژیت. بیرم کردەوە دوکانێک هەیە قژ دەکڕێت. قژەکانم بە $2 فرۆشت و 3 کیس برنجم بۆ 3 منداڵەکەم کڕی. بریما لە ناچاریدا ئەو بڕیارەیدا. لەگەڵ گەشە ئابووریەکەی هیندستان بلیۆنەهای وەک بریما هەیە کە ناتوانن لە ڕۆژێکدا یەک جاریش نان بخۆن. بە گوێرەی ئامارەکانی بانکی نێودەوڵەتی هیندستان دووەمین وڵاتە لە دوای نایجیریا کە زۆرترین خەڵکی هەژاری تیادایە. هەر تاکێکی هندی ڕۆژانە تەنها $1.90 دەست دەکەوێت. جگە لە هیندستان لە زۆر وڵاتانی دیکەش لەوانە نیپاڵ و میانمار و ڤێتنام و چین خەڵکەکەی لە ناچاریدا قژەکانیان دەفرۆشن. ڤەنزوێلیەکانیش بەهۆی ئەو قەیرانەدارایی کە ڕووی لە وڵاتەکەیان کردووە فرۆشتنی قژ بەرامبەر بە بڕەپارەیەکی کەم یەکێک لە ئۆپشنەکانیانە بۆ پەیداکردنی ژەمێکی خۆراک، کاڵایەکی نوێ بۆ پەیداکردنی بژێوی ژیان. ئێستا لە جێگەی قژی دەستکرد قژی سروشتی لە کارگەکان ئامادە دەکرێت و دەفرۆشرێت. کارێک بۆ بازرگانەکان دەستکەوتێکی زۆر و بۆ خاوەنی قژەکانیش تەنها بڕەپارەیەکی کەم.